دین خود را به هوس بر سر دنیا مفروش، دین خود را به هوس بر سر دنیا مفروش، بی خبر گنج طلا را به مطلا مفروش. ای دل تو که داری لقمه نانی، تو که داری لقمه نانی بر دری خواج مرا، آبروی صدف خویش به دریا نفس عمر شتابنده به فرمان تو نیست، نفس عمر شتابنده به فرمان تو نیست، فرصت طاعت امروز به فردا مفروش، فرصت طاعت امروز به فردا مفروش. بدار باخی مردی باخی سرمرداری خزانی، ای به نظیر و امتان هر تویی که برقرار بدارم دیاری، بدارم پایداری، طبیبی احوال لقمانی دردم، طبیبی احوال لقمانی دردم، مای روزگاری جایی سردم، رسول الله حبیب الله نبی الله یا
إمام الأنبياء طبيبي أحوال نقاني دردم طبيبي أحوال نقاني دردم ما يرزقاري جاي سلم رسول الله حبيب الله نبي الله يا إمام الأنبياء رسول الله حبيب الله نبي الله يا إمام الأنبياء دوري دورياك دوروا بما إله دوري دورياك دوري وبما إله الله قسم درون إله بالله قسم درون كايلة طبيبي أحوال رباني دردم طبيبي أحوال رباني دردم ما يرزقاري جاهي سلم رسول الله حبيب الله شفيع الله يا إمام الأنبياء رسول الله حبيب الله شفيع الله يا إمام الأنبياء بشمى المدينة باسم باباوة بشمى مدينة باسم باباوة عرزابا بدس رسول الله عرزابا بدس رسول الله طبيبي أحوال نقباني دردم طبيبي أحوال نقباني دردم ما يرزقاري جاي سلم رسول الله حبيب الله نبي الله يا إمام الأنبياء رسول الله حبيب الله نبي الله يا إمام الأنبياء سيوشقنا لقر ما يحاشنا سيوشقنا لقر ما يحاشنا مقر سباري كلاي بالايتو مقر سباري كلاي بالايتو طبيبي أحوال نقباني دردم طبيبي أحوال نقباني دردم ما يرزقاري جاي سلم رسول الله حبيب الله شفيع الله يا إمام الأنبياء رسول الله حبيب الله نبي الله يا إمام الأنبياء یا خۆ دەستان خۆش بێ خێر بێ نایخۆ بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاوتان لێبێت ئازان و خۆشەویستانمان تاعەت و ڕۆژوتان قبول بێت ئینشاءالله ئەم شەویش لە بەرنامەی سیگەوهەر لە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست دەبین بە دەنگە زۆر خۆشەکەی ئەو هونەرمەندە ئازیزانە هەوڵدەدەین ئینشاءالله دڵ و دەرونی هەموو لایەکتان بە سرود و مناجاتی ئەم شەو ئارام بکەینەوە
زۆر سپاس کاک دانیار بەناوی خوای گەورە و میهرەبان بینەرانی ئازیز سڵاوی خوای گەورەتان لێبێت بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ستۆدیۆی سیگەوهەر لە خزمەتتان نابین ئەم شەویش هەوڵ دەین کۆمەڵێک بابەتی گرنگ پێوەست بە ژیانی بە ژیاری نێو کۆمەلگای کوردەواری و پێوەست بە ژیانی هونەری ئینشەڵا لەگەڵ میوانەکانمان و وەروە بە دەنگە خۆشەکەی میوانەکانمان لەگەڵ ئێوەی عازیزان بەش بکەین لە ستۆدیۆی سیگەوەر ئەمشەو بە میوانداری زۆر بەڕێز مامۆستای عازیز حاجی توانە عەبدولکەریم پێنجوێنی نووسەر و ڕووناکبیر وەروەها سرودبێژ و مناجاتبێژی زۆر دەنگخۆش مامۆستا ئەمیری مەلەکی وەروەها گروپە جوانەکەی کاکە هێمن کە هێمن پێنجوێنی ئەمشەو لە خزمەتتان نابین هەموو لایەک بەخێر بێن کاگێ من زۆر بەخێر بێت وەک هاوکاریشم ئاماژەی پێکرد پەیوەندی و مامەڵەی مرۆڤی ئیماندار وە سەرۆکاری ئێمەی مرۆڤ وە وەکو موسڵمانێکیش لەگەڵ هونەرەوە و دەنگە خۆشێکی ئێستا بیستمان کاک حاجی توانام بڵێم یاما هەر بە حاجی مامەڵەی مرۆڤی ئیماندار لەگەڵ هونەرا چیە یانی ڕەنگە سادەترین بەس زۆر سادە بچمە ناو بابەتێک مناوی خوای گەورە و میهرەبان درود و سڵاو لەسەر گیانی پاکی پێغەمبەر صلی الله علیه وسلم ومێدەوارم خوای گەورە ئەم دانیشتمان بە عیبادەت بۆ حساب بکە ئینشاءالله و ڕێز و سڵاومەیە بۆ تەواوی مسلمانانی جیهان تەمەنای ئەوە ئەکەم خوای گەورە تاعەت و عیبادەتەکانمان لێ قبوڵ بکە ئامین ئینشاءالله دەستخۆشی لەو هونەرمەندە جوانانە ئەکەم کە ئەم شوێیان ڕازاندەوە لەگەڵ ئێمەدا وەسپاسی ئێوەش ئەەکەم قوربان بەخێر بێ ئینسانی ئیماندار نمونەی دینی ئیسلامە لەسەر زەویە دینی ئیسلام بە ئینسانی مسلمان وێنە ئەکرێ دینەکە بەرنمەیەکە ئەبێ لە ئینسانی ئیماندارە ڕنگ بداتەوە ئینسانی ئیماندار ئەگەر بێت و هونەرێک تەسەڕوفاتێکی جوان ژیارێکی جوان نەخاتە ناو تەسەڕوفاتی خۆیەوە مامەڵی خۆیەوە لە ژیانیان ناتوانێت دینەکەی جوان کات چونکە ئینسان ئیماندار نابێت تەنها ڕەهەندێکی هەبێ ئەو ڕەهەندەی کە تەنها یەک فۆکسی بۆ دانراوە ئەو بەرنامانەی ترن کە بەرنامە دنیاوەکانن لە نظامی ئیلحاد و لە نظامی سەرمایه‌داریە مرۆڤ یەک ڕەهەند سیارەکرێ کە مەخلوقێکی بایۆلۆجیە تەنها ئەخوا و ئەخەوێ و ئەنوێ و هەندێک بابەتی سێکسی و ئەوانە مامەڵاکە لە ئەدیانەکانی تر تەمەنەوە محاضراتی زۆر ئەوێ بەڵام بۆ ئەوی بە کورتی بچینە باسەکەەوە تەنها ئیسلام ئەتوانێت پێناسی ئینسان کات و ئیماندار ئەتوانێت پێناسی ئەو ڕەهەندانە بکە کە خوای تەعالا لە چەند ڕەهەندێک و ئێمەی جا کردوێتەوە لە تەواوی بیرەکانی تر و لە تەواوی مەخلوقەکانی تر ڕەهەندێکیان ڕەهەندێکی ڕۆحیە کە ئێمە ئیمتیازمان پێ هەیە ئەم ڕەهەندە ڕۆحیە ڕەهەندێکە کە پێویستە تێری بکەین بە عیبادەت و پەرستنیش خوای تەعالا و بە سوژدەبردن بۆ ڕەب العالەمین و بۆ کاتانی کە لە بینی تۆ خوای مناجاتێک ڕەهەندێکی تری ئینسان ڕەهەندێکی نەفسیە ئەو ڕەهەندە نەفسیە بایۆلۆجیە کە مەئکەل و مەلبەس و مەشرەبە ئینسان پێویستی بە خەو و خواردن و دانیشتن و هەندێک حاجاتی تری دنیای هەیە تەمان ئەمە دووەم ڕەهەندێکی تری ڕەهەندێکی علمیە ئینسان پێویستی بە خۆراکی وەرگرتنی عیلم و زانست و هەندەسە و فیزیا و طب و ئەوانە هەیە ڕەهەندێکی تری هەیە ڕەهەندێکی نەفسی و بڵێن عاتفی و دڵە ئەویش کە سۆز و عاتیفەکان و خۆشەویستی لە بینی مرۆڤەکان و ئەوانەیە ڕەهەندێکی تریان کە لە هیچ ئاینێکی ترا ئەمە باز نەکراوە لە ئاینی ئێمەیە باز کراوە تەسویرەکانیشمان بۆ کراوە ڕەهەندێکی ویژدانیە کە مامەڵی بەم هونەرەوە هەیە ئینسان ئەبێ بە هونەر بە جوانیەکانی دنیا بۆ جوانیانێک کە خوا پێی بەخشیوە بەوە ڕەهەندە ویژدانیە خۆی تێراو کرد ئەوە جیاوازی خۆی ڕەهەندێکی شمولیە ئینسانی ئیماندار لەگەڵ خەڵکانی ترا ئێمە ڕەهەندێکی شمولیمانێ لە بوعدێکەوە سێری ژیان ناکەین ماوەستەتوانە پێغەمبەری عەزیزمان صلی الله علیه وسلم هیچ تێڕوانینێکی بۆ هونەر هەبووە هیچ ژیانێکی هونەری تێدا بۆ ژیانیت ئەتوانین بڵێن تەمەن مستەڵەحەکان ئەگۆڕێن ئەتوانین بڵێن ژیانی پێغەمبەر صلی الله علیه وسلم هەمووی هونەر بووە هونەر یعنی چی پێناسی هونەر یعنی چی یعنی باش پیشاندانی وێنایەکی تۆ یان وێنای شوێنێک مەسەلەن تۆ مزگەوتێک دروستەکەی ئێستا ستۆدیۆ دروست کردووە خۆمان توانین لە شوێنێکی ترا بکەین بەڵام هونەرێکت تیا کردو خەلقاندوتە بە ئیبداعێک بە جوانیەک شوێنەکەت ڕازاندوتەوە کە جوانتر دەرکەوێت باشتر دەرکەوێت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم مامەڵەی ژیانی زۆربەی هونەر بووە لەگەڵ خێزانەکانیە تەنانەت لە جیهادا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هونەری بەکارهێناوە دار مەبڕن مناڵ مەکوژن پیر مەکوژن یەکێک دیفاعی
نەکرد مەیکوژن مامەڵە لەگەڵ دیدا بە جوانی بکەن ئەمە لەناو خودی شەڕەکانە پێغەمبەر صلی الله علیه و سلم هونەری لەبەرکردنی جلەکانی بۆ خوتبە جلێکیە بووە ئاباکانی جیاواز بووە مامەڵە لەگەڵ خێزانەکانی یا جیاواز بووە شێوە هەریەکە بە شێوازێک هونەری دەربڕینی پێغەمبەر صلی الله علیه و سلم هونەری مامەڵەی تعاملی پێغەمبەر صلی الله علیه و سلم نەرمونیانەکەی ئەمە هەمووی هونەر بووە شێوازی خواردنەکەی شێوازی دانیشتنەکەی شێوازی ڕۆشنەکەی ڕاستکردنەوە تەصحیحی هەڵەکانی هاوڵەکانی هەمووی بە هونەر کردووە دەستخانە خۆش بێت کاکیا من تۆیش ناڵێ مامەسا حاجی توانە نازانم من هەر من هەستی پێەکەمیان تۆش کە لەگەڵ خۆیان بۆن و بەرامەی ئەو یارە ئەغیارەی دوور لەوەتەن ئەو بازەی بەندی قەفەزی لەگەڵ خۆیان بۆ ئێمە هێناوە باز لەوەی بێنە خزمایەتیتانەی و هاوشاریشن وەکو هونەرمەندێک هیچ پرسیارێکی هەیە لە مامۆسا یان با بڵێن هونەر لەکوێ ئیسلامایە لە خزمەتانام لە خزمەتی ئێوەی ئەزیز و خۆشەویست و حاجی توانایی برای گەورەم و کاگەمیری مەلەکی لە شارە جوانەکەی سنەوە ئۆستافە جوانەکە هەمیشە هاوکارمانن بەدەر لەوەی کە بێمە باسی هەر شتێک کاک حاجی توانە ئێمە هەم خاڵۆزا پرزین هەمە ئوستازێکی گەورە و مامۆسایەکی گەورەیە لە ڕووی ئەخلاقی و فکری بۆ من و بۆ خۆم و بۆ هەموو بنەماڵەکە و پێم خۆشە بۆ بینەرانی خۆشەویستیشی بڵێم کە حاج توانە برا پشووکی ماکوان کەریمە کە هەموو شەو ئەگەر خوای گەورە قبوڵی بکات دوعای بۆ بکەین و قەدریشە ئینشاءڵڵا بێتە مایی ئازادی و دڵخۆشی بۆ بنەماڵێکی و بۆ مجتەمەعێکی کوردی خوای گەورە لەو تنگانەیە نەجاتی بە بەڵام من هەمیشە لە خزمەت حاج توانە هەمیشە چێژم وەرگرتووە پێم خۆشە پرسیارێکی تر بکەم لە خزمەتیا لەو بابەبەی نەتەرەوە ئایا تەماتوحکردن لە ئیسلامە لە خۆگۆڕین لە هونەر لە کۆمەڵی ئەفکاری ڕۆژانە ئایا ڕێگە پێدراوە ئێمە تەماتوحکەین بە خۆمانەوە بە جلەوە بە ئەفکارەوە بە هونەرەوە بە کاری ڕۆژانەمان بە ئاکا قسەمان دەستی خۆش بە کاگێمە گیان ئەوە سفا شەڵا لایەقی جەنابیشتە بێ بە ئیزنی خوا خی گەورە هاوکارمان بێ بۆ هەموو کارێکی جوان ئینسانی مسلمان وەکو باسم کرد ئینسانی ئیماندار بەوە جیاکرێتەوە لە کوی ئینسانەکانی تر کە ئینسانێکی شمولیە چۆن ئێمە چێژ وەرەگرین لە کاتی عیبادەتکردنە چۆن چێژ وەرەگرین لە کاتی خواردنە چۆن چێژ وەرەگرین لە کاتی ڕۆشتن و سێرانەکانمانە ئەبێ ئاوا چێژی وەرگرین لە دانیشتەکانمانە لە ماڵماڵەکردنمانە لەگەڵ یەکتریدا تۆ دیقەت بە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەگەر خوای گەورە مەنزەرە جوانەکانی سەوتی داودی پیشانی نایە چۆن ئیزانی داود سەوتێکی خۆشی هەیە مەزامیر وانە چۆن ئیزانی دیارە خوا پیشانیە دیارە خوا دڵی بۆ خۆش کردووە هونەرێکی پێ پیشانناوە بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەگەڵ سەحابەکان دانیشت بوو یەکێک لە سەحابەکان کەنای ئەبوو موسای ئەشعەریە ڕەزا و ڕەحمەتی خوا لێ بێ سەوتێکی زۆر خۆش قورئانی خوێن بە سەحابەکانی وت فەرموو پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی ئەوە نمونەی مەزامیری داوودە چوزانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەگەر خوا پیشانی نادێ زەوقی پێغەمبەر زۆر کەشخە بووە باوەڕ کە من زۆر هونەری بە زۆر جان ئەڵێم ئێمە لەکوێ و پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەکوێ دائیرەی عیلاقاتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە مەجلیسەکانیە بەرامبەر منافق بەرامبەر کافر بەرامبەر مشریک بەرامبەر ئینسانێکی ئیمان ضعیف ئینسانێکی ئیمان قەوی بەرامبەر غێرە مسلمانێکی دوڵێن پێڵەن ئەهلی زیممە چەند مامەڵی شیرین بووە ئەم من ئەوەی کە پێم ناخۆشە زۆر تەسویری سیرەی پێغەمبەر صلی الله علیه و سلم شەڕ وەرە بیەنەرەوە لە سەدا 30 لە سەدا 20 لە سەدا 15 حیاتی پێغەمبەر صلی الله علیه و سلم شەڕ بووە لە سەدا 85 بۆ باز ناکەی مامەڵە بووە لەگەڵ خەڵکیە دروستکردنی دەوڵەت بووە هەر یەکەم ئیشی پێغەمبەر صلی الله علیه و سلم هونەر بووە هاتە ناو مدینەی پێغەمبەر صلی الله علیه و سلم بەم سێشتە دەستی کرد پێکرد وطعموا الطعام وسيلوا الأرحام وأفشوا السلام هەمووی هونەرە هەمووی مامەڵەیە هەمووی جوانیە بەشێکی تری دروستکردنی مزگەوت و حەزارەت ئەی ئەوە هونەر نییە دەستوری مەدینە هەمووی هونەرە یەکێکتر لە شتە جوانەکانی شێوازی خواردنی پێغەمبەر صلی الله علیه و سلم دانیشتنەکەی و دەستبردن بۆ خواردنەکەی هەموو کەسێک نانەخوا بەڵام کە ئێمە نانەخۆین ئەبێ لە ئینسان لە ئیسلام ئەوامە لێکە ئینسان لە ئاژەڵ جیاکرێتەوە بە شێوازی ناخواردنەکەی ئێمە ئاڵێن بسم الله الرحمن الرحیم بەدەستی ڕاست دەست پێکەی بۆی نانەکەشمان بە هونەر دەست پێ بکە بۆی بێ بە عیبادەت مامەڵەی هەموو شتەکانی ئێمە هونەرە
هوەر شاندانی ئەو جوانیە لە تۆیە لە پاکوتەمیسیە یەکێک لە صفەتە جوانەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم خواردنی خۆش بەکەم خواردنی بۆنی خۆش جلی جوان شاناڵگرتن هەمووی ڕفتاری پێغەمبەری خوا بۆ صلی الله علیه و سلم ئەی ئێمە کە شوێنکەوتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەبێ چی بین ئەبێ وابین ئەبێ هەمان ڕنگدانەوەی حیاتی پێغەمبەر صلی الله علیه و سلم لە ئێمە ڕنگ بات بۆیە هونەر کاریگەری لەسەر ژیانی هەمانەیە بە پێناسە عیبادەتەکەی و بە پێناسە دنیایەکەشی سەوتی خۆش حتى لقرآنه باسي نبراتي صوت كراو إن أنكر الأصوات لصوت الحمير حد صوت بس بكرو كاك بهواشي قسكا با صوت لصوت يدريج نتي صوتك ناسك يا خدمت بيغمبر صلى الله عليه وسلم بهواشي قسكا شكا بيغمبر صلى الله عليه وسلم خوي هواش قسي كردوا بانگدان هنرا جا چیز نبی دەستە خۆش بە هەڵسەگیان کاگەمیر گیامە خێر بێ خوا بەخێر بێ ماوەستا ئەمیر سەر چامان ئەگەر کەمێک باز لە ئەزمون و پڕۆفایلی خۆت بکەین پیرۆزە ئەم مانگە مبارەکەەوە مانگی پڕ لە فیوزات و بەرەکەتی ئینشاڵڵا خوای تەبارەک تەعالا بیکا بە باعث و بانی خەیر و بەرەکەت بوو گلایکمان ئینشاءڵڵا خوای تەعالا لەبەر خاترە مانگە پیرۆزەوە مانگە مبارەکەی ئینشاءڵڵا لە دەرد و بەڵا بپارێزێت و ئینشاءڵڵا ڕۆژگۆ و عیبادات و تاعاتیان قبوڵی دەرگانەی تەعالا بێ ئینشاءڵڵا خۆش بێ کاگەمیر پرسیارەگە پرسم شخصی شات ئاسایە توانین جوابیش نەدەیتەوە کەشنی خزمەت نێو دەنگە خۆشەی تۆ هەتە زۆرمان هەیە حرمەتەن بەغیبەت نەبێ ئینشاڵڵا ئەم شەوە پیرۆزانە نیوەی بەڕێزیش دەنگیان خۆش نییە بەڵام دەنگەکەیان بۆ مەسایلی دنیایی و بەدەستهێنانی پارە و سەروەت و سامان بەکارێن و نمونەشمان زۆرە چی وای لە تۆ کردووە ئەم دەنگەت لە حزوری و لە خزمەتی پەیامەکەی ڕەسوڵ الله و صلی الله عليه وسلم و دینەکە یا بەکاربێنی والله لە دەرەجەی ئەوڵا لوتفی خوا بووە دوو ئەوە بوو کە هەر من لە تەمەنی مناڵی و هەر بە قەراتی قورئانەوە شڕۆم کرد لەو کاتەوە خۆم ناسی چون ئەوەیە موزیسیێنی حرفەی ئەوەی وا کاری موسیقاکە لە تەمەنی مناڵیە و ئەگەر گەرەکی بێکارکە وەختێ بە قەراتی قورئان و بە بانگوێژی و بە سەبگەلی عەرەبی شڕواکە لە ئایندە دەتوانی باشتر پیشرەفتی خۆی ببینی ئەمە لە کاری موسیقا سابت بووگە یعنی ئەساتیدی موسیقی کۆلەن ئەمە وتویانە لە هەر شوێنێکە و بەس منی لوتفی خوا بوو کە لاوەڵەوە هەر بەو شێوە شڕۆم کرد تا خۆم باناسی لە ناو خانقا و لە ناو تەکایە مەشغوڵ بین بە مەدح و وەسوناتی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەنگ خۆشەکان لە ڕووی مەداحی و سرودبێژی و تەدریسی مەقاماتی موسیقیەکە لەسەر ئوسلوبی قورئانی یعنی مەکتەبێکی قورئانی جوانیشی هەیە شارە جوانەکەی لەو شارەشی کە تێدایە شاری سنە شاری هونەر و ئەدەب و با ئێمە ئیشەکەی ئەم لەگەڵ هونەر تۆزێک هەم ڕاستە هونەرە هونەرتریشە لەبەریکە تدریسی ما کاک ئەمیر لەسەر مەقاماتی قورئانی لەسەر سرودی ئیسلامی بە شێوازێکی ئەکادمی زۆر جوان یعنی بەرجەستە ئەکا و کۆمەڵی تەلەبەی زۆر باشیشی هێجا خۆش نییە زۆر ئەوەندە قسە بکەین بمان خۆشە گوێمان لە سەوتی بێت وڵا بە دڵنیاییەوە جا ئیشەڵا پێمان خۆشە وڵا جاچی لەوە باشتر بینەر ئەڵێن کەم قسە بکەن ئەرە وەڵا چون کاگەمیر جایتر لەوانێت دەستمان نەکەوێتەوە لە خزمەت ئەم شەو شەوێکی ئینشاءالله دەستان ساغ بێ ای سید سرداری من ای سید سرداری من ای محرم یساری من ای احمد ای المختاری من
صلوات لسر تو یاری من ای سید و سرداری من ای محرمی اسراری من ای سید و سرداری من ای محرمی اسرامی من ای احمد المختاری من صلوات لسر تو یاری من ای احمد المختاری من صلوات لسر تو یاری من نوری بنا غی عالم بو انبیاء خاتم نوری بنا غی عالم بو انبیاء خاتم آدم لبر او آدم تحقیق بکن گفتاری من آدم لبر او آدم تحقیق بکن گفتاری من ای سید و سرداری من ای محرمی اسراری من ای سید و سرداری من ای محرمی اسراری من ای احمد المختاری من صلوات لسر تو یاری من ای احمد المختاری من صلوات لسر تو یاری من او جا ملائک ای خدا شقیان کرسی نای پرودا او جا ملائک ای خدا شقیان کرسی نای بالهدا بشی شیطانیان کر جدا کردیانا گل گل زاری من بشی شیطانیان کر جدا کردیانا گل گل زاری من ای سید و سرداری من ای محرمی اسراری من ای سید و سرداری من ای محرمی اسراری من ای احمد المختاری من صلوات لسر تو یاری من ای احمد المختاری من صلى لسر تو یاری ای لطفی بفرمو سروریم شفیعی روجی محشرم لطفی بفرمو سروریم شفیعی روجی محشرم هر توی لگرما سیبریم انواری عالم یاریمین هر توی لگرما سیبریم انواری عالم یاریمین ای سید و سرداری من ای محرمی اسراری من ای سید و سرداری من ای محرمی اسراری من ای احمد المختاری من صلوات لسر تو یاری من ای احمد المختاری من صلوات لسر تو یاری من حمزة وابو بكر صديق فاروق عثماني حقيق حمزة وابو بكر صديق عثمان وعثماني حقيق بمؤمني درب رفيق لبشري شكاري من بمؤمني درب رفيق لبشري شكاري من ای سید و سرداری من ای محرمی اسراری من ای سید و سرداری من ای محرمی اسراری من
ای احمد المختاری من صلى سر تو یاری من ای احمد المختاری من صلى سر تو یاری ای خوشا روژی لعالم درب دربی خوشا روژی لعالم درب دربی لنی اوزاعی دنیا بی خبر بی لبر بطاقتي ديوان أصال لبر بطاقتي ديوان أصال غواصاني دريا بخبر بي لغواصاني دريا بخبر بي امان امان صد كرات كجياوري ياور بميلي ما برس اي طبيب صد كرات كجياوري ياور بميلي ما برس اي طبيب دردي يارم خوشترا بيهوده درمانم امان امان دڵ بە من ناکا لەبەر ئاوری دەروونم دیتە جوش من کە سوتانم نەدیوە مەنعی گریانم مەکە غەمزەدەی خۆتی نیشانەی تیری موژگانم مەکە عاشقی روتم عاشقی روتم تیره باران مکن هر کسی دارد یار نورسی دارد هر کسی دارد یار نورسی دارد من هم تو را دارم جانم هم تو را نگه دارد ای جانم هم تو را نگه دارد هر کسی دارد یار نورسی دارد هر کسی دارد یار نورسی دارد من هم تو را دارم ای جانم تو را نگه دارد ای جانم من تو حق ندارد ای کاسه سرم کشتی اشک دیدم توفان کاسه سرم کشتی اشک دیدم توفان تو بیا مرشد تو بیا جانم سیر موج دریا کن ای جانم سیر موج دریا کن هر کسی دارد یار نورسی دارد هر کسی دارد یار نورسی دارد من هم تو را دارم ای جانم حق تو را نگه دارد ای جانم هم تو را نگه دارد ای بی وفا نگار من می کند به کار من بی وفا
عرفان گوری من میکند به کوری من خنده های زیر لب جانم چشمه های پنهانی ای جانم چشمه های پنهانی هر کسی دارد یار نورسی دارد هر کسی دارد یار نورسی دارد من هم تو را دارم جانم حق تو را نگه دارد ای جانم حق تو را نگه دارد ای جانم حق تو را نگه خۆدەستان خۆش بێ و دەمتان خۆش بێ چوینە دنیایەکی ترماوە سەشوانە حاجی توانە بەس بە حرمەتی تۆ ئەنا ناحەزەکەم ئاوا بکەم بخواتە سەنەکەم منیش بۆیە کەم ئەی برمەوە لەبەرەوەی کە ئەمان زەوجا من ئێستا شتێک ئیسراحەت بکەن من ئێستا شتێ بە جەناب تەڵێم ئێمە بە ڕۆژوو بینی مرۆوانیە سپاس بۆخوا لە عیبادەتێکی باشا بووین ئەوە بوعدە ڕۆحیەکە و بوعدە عیبادەتێکەوانە ئێوارە ژنانمان خوار بوعدە فیسیۆلۆجیەکە کە حاجە بوو و دوای ئەوە چین بۆ مزگەوت و تەراویحمان کرد ئەوش بوعدە عیبادەتێک ئەمەشی پێویستە بوعدە ویژدانیەکە ئەمەش ضرورە چاو لێ چۆن بەقەی سەد وتار وەسی پێغەمبەریان کە زۆر جوان کاتە مامۆستا دینێک کە گفتاریش و ڕەفتاریشی و کار و کردەوەکانی خودی دینەکە و پەیامبەرەکەشی صلی الله عليه وسلم هەمووی هونەر و ئەدەب و ڕێزە کەواتە ئێمەی مسلمان تا چەنە عیبادەتەکانمان یان عیبادەتی ئێمە هونەرە یاخود هونەر لە عیبادەتا هەیە هەردووکی ڕاستن چونکە بەو شێوە ئەبێ عیبادەتکەی کە پێغەمبەر صلی الله علیه و سلم کردوێتی و بەو شێوەش ئەبێ عیبادەتکەی کە خوای تەعالی خۆی فەرموویەتی زۆر جوان هەم شێوازەکەشی هەم ڕۆحەکەشی کەواتە سەری ئەو هونەرە جوانە کە لە عیبادەتە هەیە هەمومان وەکو یەک بەڕۆژوین زۆر ڕاستە لە مزگەوتا کە ئیمامەکانڵێ الله ئەکبەر بە یەک سەفی جوان هەمومان بە یەک ئاست کۆرسێک باڵە کۆرسێک ئەچینە ناوچی سەفی سوژدە و ڕوکوع و سجود هەمومان بە یەک ئاواز دەڵێن ئامین ئەمە هەمووی هونەرە هەمومان بە الله ئەکبەری بەیانی هەڵەسین لە خەو نوێژەکەین و بە الله ئەکبەری ئێوارە شێوان خەوتنان نوێژەکەین و ئەخەوین ستایلێکی جوان لە عیبادەتە هەیە شعائیرەکانی حەج هەمووی هونەرە کەس عەزیەتی کەس نەیە مامەڵەتان لەگەڵ یەکا جوان بێ شکڵ شێوازەکانی تەوافکردن سەفا و مەروە لەکوێ پێویستی بە هەروەڵە و ڕاکردنە لەکوێ پێویستی بە بێدەنگیە بە یەک جار ئەو خەڵکە سەر ئەبڕێ لە پێناوی خوای و خەڵک تێرەکە هەمووی هونەرە مامۆستا پێت وانییە ئەو مامەڵەکردنە هونەریە کاریگەری بە لەسەر دڵ و ڕۆح و ئارامی دەروون چۆن نایبێ من شتێک بە جەناب دەڵێم ئێستا بەجلێکی پیس و شێواوەوە من ئالێرا دابنیشتمایە قژم دانەهێنایە خۆم جوان نەکردایە خۆ ناوم توانام هەر ئەتوانی قسەشکەم ئەی ئێستا ئەمە هونەر نییە کە خۆمان جوان کردەوە لەگەڵ جەنابتان و ستافە جوان و دانیشتن و ئیتار و پشتە هەمومان جوانتر ئەڕوا حتا خوا پێی خۆشە کە قورئانە خوێنی سەوتەکەت خۆشتر بێ بە سەوتێکی خۆش قورئان بخوێنی مامۆستا توانە نامێ بت بەمە ناو جەدەلێک و بە زمانێکی سادە بینەران لێمان تێبگات لێت ناشارم و ڕەنگە لێرە لەوێ جۆرێک لە جۆرەکان ترسان دەبێت یانین لە هونەر زۆر ڕاشکا بووم ترسان دەبێت یانین لە هونەر بەڵام بڕوات هەبێ کە مامۆسیانە فەرمەن ئەی مەحرەمی ئەسراری من ئەی شافعی ڕۆژی مەحشەر نازان مەری هەر من وام نامێ بەخوا شاید نامێ خۆم باری کەمەوە ناسکەمەوەوانە بەس موچرکە بە گیان مایەت یعنی زوو کاریگەریم لێ کات دڵ دەروونم ئارامە بێتەوە حاڵەتێکی ڕۆحیم بۆ دروسە بێ نزیکتر ئەبمەوە لە پەیامبەرەکەم لە سەروەرەکەم یعنی ئەمە بۆ ئەبێ ئەمە لی بترسی لێ تێنەگەشتن و نەبوونی زەوقە زەوق لە نێوان موسڵمانانە ئێستا زۆر کەم بۆتەوە بەداخەوە لە زەمەنی زووا هەبووە ببینە ئەو فەرەنگە جوانی لە کوردستانی ئێمە هەیە
بەشێکی میلەتی ئێمە کە جیاوازن لە میلەتانی تر لەگە ڕێزما بۆ میلەتانی تر ئەوەی ئێمە شاعری جوانمانە بووە لێت ناشارمەوە خانەقا و تەکیەکانی ئێمە خزمەتێکی زۆریان بە موسڵمانان کردو هەندێک کەس هەبووە بە زمانی شعر تێ نەگەشتووە بە زمانی وتار تێ نەگەشتووە ئەوە سرودێکت پێ بوتایە بەسانایی پێت بوتایە بۆ ئەوەی زەوقی بێتێ چێژێکی بێتێ ئەم نەچێتە ناو شایە و شاییە کە هەڵپەرکیە و ئافرەت و پیاوەمووی تێکەڵە بێ و فەوزایەک و شەیتان بازارێک و هیچ هوەرێکی تیان نییە ئەیخی تۆ ناو تەکیە خانەقایە شوێنێکی ئاوا ستۆدیۆیەک بە شێوازێکی جوان و مامەڵێکی شیر و مەسی پێغەمبەری خوا وەلەو من گلەیەکمەیە لە هونەرمەندان بەشی خوای زۆر کەمە وەصفی خوا لە هونەرا زۆر کەمە وەصفی پێغەمبەر صلی الله علیه و الحەمدلله زۆرە وەلەو ئێمە پێوەی پێغەمبەر صلی الله علیه و سلم والله لەوانەیە دوای بەشێکی هۆنرا و تێکست پێ من ئەمان نازانم بێت لە طبعا ئێمە زۆرترین هەموو هونەرمەندەکانی ئیسلامی عالەمی زۆرترین وەسی پێغەمبەرەکەن صلی الله علیه و سلم بۆچی ئێمە کۆمەڵێ قەسیدە و کۆمەڵێ مناجاتی تایبەتمانەیە کە بۆ خوا ئەوترێ یەکێ لەو شعرانە پێم وابێ ئەی یوسفی خۆشناوی مای مەولانە خوشمیرەوی بڵێ جا پێم خۆشە یەک تۆ زیمان بۆ بڵێ کاگەمیر ئەی یوسفی خۆشناوێمە خۆشمیرەوی بەربابێمە جا یەکێ لەو شعرە زۆر جوانانە حاجی ئەوەیە زۆر ڕۆژێکیان لە مەجلیسێکە دانیشت بووم لە ناو مەجلیسێکی پیاوچاکان و ئەوەیە بوو ئەو شعرەم وت یەکێک لە پیا و پیرەکان کە تەواو بووم وتی تخوا کاگێ من جارێکی تر ئەو شعرە مەخوێنەرەوە بۆم زانی ناخۆش خوێندومەیە جۆرێ چون فارسیە وتم لەوانەیە لەهجەیەکی جۆری هەبێ وتم بۆچی حاجی گیانتی وەڵی ئەم شعرە زۆربەی ئەو شعرە کوردی کلاسیکانی کە بۆ خوا وتراوە خوا ئەهێنێتە بوون حازری ئەکا ئێمەش ئەو نەتوانامان نییە جوابی خوابینەوە ماڵ وێرانە بین جا بۆیە ئێمە خۆمان نین لەو بابچکە ڕۆحێتی ئێمە لەوانەیە جەدەلێکی عقیدەی ئەوە زۆر گرنگە ئینسان ناکرێ هەموو خۆی با لە هەموو بابەکان جا پێم خۆشە هەر دوو دیێرمان بۆ بڵێ کاک ئەمیر ئەو یوسفی خۆشنامێمە یەکێکە لە بوردە گەورەکانی مەولانای ڕۆمی کە زۆر یعنی حاڵێکی عەجیب و غەریبی تایە شەکەم لایەگە لە بەرتانیا بابیێنە بۆتان لە خزمەت ماوەساکە دواییش تۆزێک ماوەساشوان گیان بیکەشەوە کوردی بۆی لێ تێبگەین خۆشترە کاک ئەمیر بۆمان خۆشە من ئەتوانم بیکەم بە کوردی ڕست کاگەمیر چکە ئەساسی ئابابی لە دواتر ئیشەکەی چکە فارسیەکەشی باشترە دەچی لێ بۆی شاشکەنە وەک تاریک بێ ئەوی مۆبایلەکە چون ئەو شعرە ینی جێوێکی عەجیبی تایە ئینسان خۆتیان ئاگرێ بەڕاستی بۆ وەڵامی پرسیارەکەی تۆ ماوەسا ئەی یوسفی خۆشە بە ئاوازی ڕیتمی خۆش یوسفی خوشناومێمە خوشمیرەوی بەرباومێمە ئەی دەرشکستی جامێمە ئەی بەردەری ددامێمە ئەی نورێمە ئەی سوورێمە ئەی دەوڵەتی مەنسوورێمە جوشی بێ دەرشورێمە تاڵمەی شەوە ئەنگورێمە ئەی دڵبەر و مەقسوودێمە ئەی قیبلە و مەعبودێمە ئاتەش زەدی دەرعودێمە نەزارێکم دەردودێمە حەیا محمد يا رسول الله حي الله
محمد يا رسول الله عيار ما عيار ما اي دامد الخمار ما هذا مكيش اسكار ما بستان گرو دستار ما حیا الله هو یا الله محمد یا رسول الله حیا الله هو یا الله محمد يا رسول الله يا خۆ دەستان خۆش بێت. جوابی ئێمەیە کە بەشی خواشی تایە الحەمدولیلا زۆرم پێخۆش و بەڵام شتێکی جوابی پرسیارەکەی جەنابە بە تەوسیفێک بۆ ئەوە ئەگەر هونەری ئیسلامی لە نەمەتی عەقیدەی ئیسلامی دەرنەچێ و نەچێتە بابی هەندێک لادان و انحراف هونەری ئیسلامیش بێتە بەشێ لە ئاینی ئیسلام بەڵام انحرافاتی تیانە بێ حەقی جوایە ئەو کەسانەی کە زۆر ڕەخنەگرن لە هونەری ئیسلامی کە بە هەموو شێوە ڕەفزیەکەن لەوانەیە ئەمانان خۆیان زەوقیان نەبێ لەناو ئەو هەواوجەوایان نەژین حەق وایە بە تایبەتیوانی کە عالمن نەیەن ڕەفزی ئەم بابەتە بکەن بێن دراسەیکەن بێن پوختی کەنەوە کوای موافقی شەرعە کوای موافقی شەرع نییە تەصحیحی کەن چۆن کتێبی گەورە گەورە نووسرا و عالمی گەورە گەورە بە هەڵەیە چووە ئەم هونەرمەندانش بێن تەصحیحیان بۆ بکەن و ئیشەکان باشترکەن هونەرەکان با بەرەو پێشتر زۆر ڕاستە هەر بۆ ئیزافی قسەکانی کاگێ من ینی بە حزوری کاگێ من و بەڕێزیشت و ماوەسا ئامیریشانی خۆش نەبێت بەڵام وەکو سوختەیەکی نێو یان با بڵێم ئەدەب دۆست سوختەوە بزانم خواردترین مەرحەلەی چونە نێو فەقەیەتی و دەرسەنە کاتێک کە حەزرەتی موسا عەلەیهی سەلام کە کەلیم اللهە چێتە حزوری خوای گەورە ئەڵێ لە جنسی بەشەرە مشکی هەر هەمان سایکۆلۆژیا و بەیۆلۆژیا بەشەریە بەڵام بە پلەیەکی باڵاتری عەقیدەیەوە حەزەکە خوای گەورە ببینی ئەڵێ خۆتم نیشان بە چۆن بە موساد بگەێنرێ کە تۆ ناتوانانی توانای بینینی خوای گەورە نیڵێت تی سەیری ئەو کێوەی بەرامبەر بکە خوای گەورە خۆی نیشانی کێوەکە دابێتە کۆی توورەوەی کێسێ مە خاکەکەی یەنین بۆ کلی چاوەکانمان بەکارێنین هەستەکەم هەر ئەو چیرۆکە ئاینیە نەی کاریگەری لەسەر ئەدەبیاتی کوردی دروست کردو ئەمە لای مەحوی ڕەنگەیاتەوە لای نالی لای مەولەوی بینیومە من بەداخۆ ینی دێڕەکانم بە جوانی لەبەرنی حەز ناکەم بڵێم ترسیان لە هێنانە حەزوری خوا هەبوو لە نێو دێڕەکانیان یان خۆیان هێشتا ئامادەتر نەبینیوە بچنە ڕەنگە پەیامبەری ئیسلام لە جنسی بەشەر بێ خۆمان بێ وێنای هەبێ کردەوەی هەبێ وێرا بێتیان یان بە شکڵێکی تر توانی بێتیان تۆزێ لە حوسن و سەنا وەسفی بکەن بەڵام هەستەکەم لە ئەدەبیاتێکی زۆر بەرزی عاریفانە و عیرفانیانەوە بووە نەیان وێراوە وەسف و جەمال و حوسن و سیفاتی خوای گەورە بێنە ناو تێکست و ئەدەبیاتەکانیان هەستەکەم هەر ئەوەیە تۆزێک کردنەوەیکی زۆر ئەوەمان هەیە حتا من لەم ڕۆژانەیە لە خزمەت عالمێک بووم پرسیاریم لێ کرد باشە ئەمە چی یەکێک ئەشاعیرەیەکی و ماتوریدیەوەیکی ئەلێ ئەمە قسێکی زۆر جوانی کردێکی کە لە عالمە زۆر باشەکان حەزەکەم لێرەوە ناوی بێنم دکتۆر عومەر عەبدولعەزیزە یەکێکە لەو کەسانی کە بەڕاستی من سوودێکی زۆر میبینیم ئەو پرسیارم لێ کردم خوای تەعالا کە وەسفی خۆیەکە لە قورئانە باسی کورسی و عەرش و ئەمانەکە دەست و ئەوانە ئەو پرسیارێکی زۆر جوان جوابەکە زۆر جوان بوو بۆ من فەرمی خوای تەعالا نایە وەکو خوا پێناسە بۆ ئێمە بکە ئێوە وەکو مرۆڤ پێناسە بۆ ئێمە بکە ئەگەر وەکو خوا خۆی پێناسە بۆ ئێمە بکە ئێمە لێی وەرناگرین بۆی لی تێناگەین دەستی دانا و قاچ و کورسی و ئەوشتانی بۆیە باسکەوە لە قورئانە هەر جۆرێکە لە وەسفە کە بە زمانی ئێمە دیارە ئێمە ئەو نە عەقڵمان بە شتەکانەشی دەست خۆش بێ دەستان خۆش بێ ناوبڕێکمان هەیە دواتر بەردەوام دەبین لەگەڵتانە ئازار خۆشەویستان دەچینە لای ناوبڕێک و دواتر بەردەوام دەبین تۆپ ئارت
تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. نوێژ ئەو ئەرکە ئاینیەی کە بنەما و کۆڵەکەی دینەکەمان هەمومان لە ڕەمەزاناندا بە خوشوع و تامەزرۆی زیاترەوە هەس بە تام و چێژ و ڕەحمەتەکەی دەکەین بە هیوای ئەوەی دوای ڕەمەزانیش و بێ پچڕان و بە ئیستیقامەوە بەردەوام بین لەسەری و ڕەمەزان بکەینە مانگی عادەتکردن بەم ئەرکە پڕڕەحمەتەوە. شیری ئاڵتونسا ڕەمەزانتان لێ پیرۆز دەکات. ناوەندی سانە بۆ پێداویستی حەج و عومرە. بینینی شوێنە پیرۆزەکانی ئیسلام چێژی تایبەتی خۆی هەیە. پێشانگاکەمان کار ئاسانە بۆ حاجی و عومرەکارانی بەڕێز بۆ ئەوەی سەفەرەکەیان تایبەتتر و تەنها بیر لە بەجێهێنانی فەریزەکانیان بکەنەوە. ئەویش بە دابینکردنی هەموو جۆرە پێداویستیەکانی حەج و عومرە بە نرخی جملە و باشترین جۆرەکانی کە تەسبیح بە هەموو شێوەکان و سیواک و بەرماڵ و هەموو جۆرە بۆنێکی گەورە و بچووک و کڵاو ئاوی زەمزەم بە چەند شێوازێک لەگەڵ ئەوانەشدا باشترین جۆری قەڵەمی قورئان خوێنمان لا دەست دەکەوێت. لای ئێمە هەموو بابەتێک تایبەت بە دیاری بۆ خۆشەویستانت بەردەستە. ناونیشان سلێمانی حەوزە وشکەکە بازاڕی مراد تەنیشت دوکانی حاجی عارفی عتار یاخود گەڕەکی ئازادی جادەی سیەکە نزیک مزگەوتی هەنجیرەکە. بۆ زانیاری زیاتر پەیوەندی بەم ژمارە تەلەفۆنانەوە بکەن. ناوەندی سانە لە پێداویستی حاج و عومرە. کۆمپانیای کاروانی مەدینە. کۆمپانیای کاروانی مەدینە گەشتەکانی عومرەی دەست پێ دەکات بۆ هەردوو شاری مەدینەی درەوشاوە و مەککەی پیرۆز بە باشترین خزمەتگوزاری و نرخی گونجاو بە سەرپەرشتی مامۆستا کەمال غەفار و بەڕێبەرایەتی مامۆستایانی ئاینی شارەزا و دڵسۆز. کۆمپانیای کاروانی مەدینە بۆ حەج و عومرە. ناونیشان سلێمانی شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر نەخۆشخانەی بەخشین. بۆ زانیاری زیاتر پەیوەندی بەم ژمارانەوە بکەن. خۆمان تێکەڵەکەمان حاضر کردو و پێویست ناکا بیست هاوکێشەی چا تێکەڵکردن تاقی بکەیتەوە. خۆی لەوە باشتر دەشوەکات و هەر شوێنێک لیبنی خۆش دەرەچێت. چای مؤمین تام و بۆن ئایدی ئێمەیە. ڕەمەزان لە ڕیکلامە، ڕەمەزان لە ڕاستیە. مناڵی ناسن درەنگە فریا ناکەوی. باش دایگەنی ساڵەسم. کوڕم هەسەوابانیە. باشێو ناکەم. بەڕۆژێت بەڵێ بەڕۆژوو. ڕەمەزان وەک ڕکلامەکان بێت یاخود ژیانی ڕاستی با هەوڵ بدەین زۆرترین تێشوی قیامەتی تیا کۆ بکەینەوە بە جۆرێک چێژی ڕۆحی لێ وەرگرین تا 11 مانگی تر بەشمان بکات. برنجی مەحموود ڕەمەزانتان لێ پیرۆز دەکات. ئۆبێرە بەهێزترین موبەریدەی پلاستیک، دیزاینێکی نێوتوانەیەکی بێوێنە لە پەڵمانی هەوا، فلتەرێکی ئەستوری ئۆرجیناڵ، کەمترین دەنگی هەیە و دەگرمانە، ماتۆری ماگنێتی تۆربۆیە و 100 پلەی خێرایی هەیە و بە 2 ئەمپێر کارە بەکار دەکات. دەبڵ واتەر پەمپە، بۆری و پلاستیکەکەی ڕیسایکلین نییە و بەرگەی پەستانی زۆر و ساردی و گەرمی دەگرێت. شاشە و کۆنتڕۆڵی هەیە و دەتوانرێت لە ڕێگەی وایفایەوە کاری پێ بکرێت. ئۆبێرە شایەنی ماڵی تۆیە. کاشۆ بەرهەمێکی خانەدانە تایبەت بە خوان و چێشتخانە. چێژ و جوانی زەیتی کاشۆ مایەی کۆکەرەوەی خێزانە. بۆ دوورکەوتنەوە لە زەخت و شەکرا کاشۆ دەوا و دەرمانە. هەمیشە مەڕوانە لە هەرزانی کە ئەزانی لەسەر سیحەتت گرانە. دەسا هەڵبژێرە زەیتی کاشۆ بەرەکەتی سفرە و خوانە. هەرچەند لە یەکتر دوور بین دیسان پێک دەگەینەوە، ئێمە بۆ یەکتری پشتین نابێ بیرتان بچێتەوە. وەرە عازیز نزیک بینەوە دڵمان بۆ یەک بکەینەوە، بە یەکەوە بەهێزترین با دوور نەکەوینەوە.
گرفتی ئەوەت نەبێت جلەکانت پیس بوون و بۆنیان ناخۆش بێت کاتێک جلشۆری هایسنس پیورجێتت هەیە. ئەم جلشۆرە سیستمی هەڵمی تێدایە بە تەواوەتی جلەکانت لە پیسی پاگەکاتەوە و بۆنێکی خۆشیانەداتێ و ناژێڵێت چرج ببن. سیستمی ئینڤێرتەری تێدایە و ڕێگرێتەوەی هەر گرفتێکی کارەبایت بۆ دروست بێت. دیزاینێکی جوانی هەیە و کواڵیتێکەشی هێچکە هەر بەرزە. لە یەک کاتدا هەم جلەکانت بۆ شووا و هەم بە باشترین شێوە وشکیانەکاتەوە و ناژێڵێت جلەکانت چرچ و لۆچیان تێ. ڕوبەرێکی گەورەی هەیە و 10 کیلۆگرام پۆشاک لە خۆت. ئەمانە و چەندین تایبەتمەندی تر لەم جۆرە نوێی جلشۆری هایسنسدا بۆ تۆ ئامادەکراوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. ڕەحمەتی بێپایانتم ڕوونیە دەست هەڵبڕم من بۆ تکای ئەحواڵی خۆم چونکە غەرقی بەحری پیسی بۆ گەنی عوسیانتم چی بکەم لای کێ بچم کێ بێن مەحاجەت بۆ تکا هەرچی بمخۆ ئومەتێکی شاهی ئینس و جانتم باوەڕم پێتە بەدڵ یەزدانی پاکی عالەمی ملکەچی فەرمان و حکمی عادڵی قورئانتم ئاوڕێکم لێوەدا ڕەبی بە لوتف و ڕەحمی خۆت چاوەنواری قەترەیەکی ڕەحمەتی پەنهانتم جورمی شاهۆ پەلکە پووشێکە بەرامبەر عەفوی تۆ بۆیە داواکاری عەفوی حەزرەت دووبارە سڵاوتان لێ بە دازان و خۆشەویستانمان بەردەوام دەبین لە بەرنامەی سی گەوهەر بە کۆمەڵی گفتوگۆی هونەری کە زۆر باش بێت وە کاریگەری هەبێت لەسەر دڵ و دەرونی هەموو لایەکمان وە بە سرودە جوانەکانی ئەو ئازیز و خۆشەویستانە. ماوەستە توانەگیان بێمە لای بەڕێستان ئاینی پیرۆزی ئیسلام ئایا تەنها بەرگری لە شعوری مرۆڤ دەکات یاخود تەنها بەرگری دەکات لە کەسی ئیماندار کەسی موسڵمان کە لە بازنی ئاینی پیرۆزی ئیسلامدا بێت؟ نەخێر ئاینی پیرۆزی ئیسلام ئاینێکی ڕەحمەتە بۆ گشت مرۆڤەکان. دلیلمان زۆرە دلیلی قورئانمان زۆرە و دلیلی فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه و سلم یەکێ لە دلیلە مهمەکان قورئانە. پێغەمبەر صلی الله علیه و سلم نهاتوە ئیلا ڕەحمەتێک نەبێ بۆ کۆی گشتی مرۆڤەکان بۆ عالەم تەنها بۆ مرۆڤیش نا بگرە بۆ بیئە بۆ جنۆکە بۆ مەخلوقەکانی تر بۆ دار درەخت هەموو مەخلوقەکان پێغەمبەر صلی الله علیه و سلم ڕەحمەتە بۆی. ئەو ڕەنگدانەوەی هەیە و پێویستە لە سیرایە خۆتان بچن و زۆرێک لە مسلمانان ئەوە شارەزان بۆی کاتەکە نەکوژین. ئەو شاعیرانی کە لە ئیسلامە هاتوون هەمووی بۆ پاراستنی مەشاعیری خەڵکە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرموویە من كان يؤمن بالله واليوم الآخر ئەمە چییە؟ عەقیدە و فکرە بۆ ئیسلام. عەقیدە و فکری ئیسلامیە. چێ باوەڕی بەخوا و بە ڕۆژی قیامەت هەیە فليقل خيرا أو ليصمت. چێ باوەڕی بەخوا و بە ڕۆژی قیامەتی ڕەبتی کردێتەوە بە شعوری خەڵکیەوە با قسەی جوان بکات ئەوە هونەرە. خۆ ئەگەر قسەی جوان نازانێ بکە بێدەنگ بێ بێدەنگیەکەش جۆرێکە لە هونەر.
دیسانەوە نەیوتوە بەرامبەر ئینسانێکی مسلمان قسەی جوان کە ئەگە نەیزانی بێدەنگ بێ کوی گشتیە کێ باوەڕی بەخوا بە ڕۆژی قیامەت دەیە دیسانەوە بەڕێز لە دراوسەکەی گرێ دراوسێ مسلمان بێت ئەجرەکەی زیاترەوە کۆی ئیماندار بێت ترمەسیحیە جوولەکەی ئەهلی زیمەیە مشریکە تۆ بێت ڕێزی لێ بکرێت بەڵام ماوەسەتوانە هەنێک ئیماندار و مسلمان هەن ئەگەر لەسەر بازنەکەی ئەو نەبێ یاخود لەسەر بیر و بۆچنەکەی ئەو نەبێت دەمیشۆ بەردەمیان لالوتە لەگەڵیان حەزناکان زیکایەتی بکات ئەمەش هەیە لە زۆر بەس ئایا پێغەمبەر صلی الله علیه و سلم وایە ئایا تو ئەو ناوەنە ئیماندار کەم بوونە تۆ یان پێ ئەڵێن لار کەم بوونە تۆ مامۆستا ئەبی شەڵا کەم چونکە بۆ پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەگەر وای بکردایە کەس نهاتە دەوروبەری جوانی و شیرینی و مامەڵی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئیسلامی گەیاندووە خۆ پێغەمبەر صلی الله علیه و سلم شۆرجێکی معرفی کردووە ئەوەی ئیسلام شۆرجێکی معرفی شۆرجێکی سەقافی شۆرجێکی هونەری بووە شۆرجێکی عەقایدی ئەوە نەبووە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئیشی پێغەمبەرەکانی تری تەواو کردووە هەمان پێغەمبەرانی تر باوەڕیان بەخوا و بە کتێبە ئاسمانیەکان و هەندێکیان ڕۆژوانە بۆ عیبادەتیانە بۆ ئەم تەکمیلی کردو شۆرش ئەخلاقیەکەی پێغەمبەر صلی الله علیه و سلم تەواو کردووە خدمەوە وما أرسلناك إلا رحمة للعالمين ئەمە چیمان پێڵێ ئەو پێمانەڵێ بۆ دەنگەزیخێک تاک و کۆی گشتی کەون باش بە تەفەکەر زۆر ڕاستە چونکە حد دیقەت بە لە ئەسەرێک هاتووە ئەگەر ڕێگەم پێ بێ کاتێک کە ئیبراهیم عەلەیهی سەلام یەکێ لە سیفەتە جوانەکانی ئەوە بووە کە نانی بەتەنیا نەخواردووە سێ ئەخلاقیاتە ڕۆژێک نانێک لە بەردەمیە ئەگەڕێ کەسێک بدۆزێتەوە نانی لەگەڵا بووە اختیارێکی پیری 70 ساڵە ئەدۆزێتەوە ئەڵێ وەرە بیسمیلا بکە و نادم لەگەڵا ئێ بیسمیلا ناکە و باوەڕی بەخوانیە و ژەڵێ وەڵام مادەم باوەڕ بەخوانە ئیمالیە کاجۆرێ خوای تەعالا لە ئەسەرەکەوە تۆ کە جوبرەیلی بۆ نێڵە چەند ساڵە ئەم کەسە باوەڕی بە من نییە من ڕزقی ئەدەم تۆ بۆ ژێمە ڕزق نەدا فێرمانەکە وطعیم الطعام وسیل الأرحام وأفشوا السلام هەمووی بۆ خەڵکە بۆ گشتی خەڵکە من آذى ذميا فقد آذاني هەر کەسێ عەزێتی غێرەدینی لێ بە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ هو عەزێتی منی داوە ئەو نەسی حەدیثە ئەگەر مناڵی من و تۆ شوشەی کەنیسەیەک بشکێنن واجبە لەسەر حکومەتی ئیسلامی پێمان بکرێتەوە داوای لێ بنیش بە کەنیسەکە بکەین ئیستیفزاکردن بە غێری مسلمان هەر نییە ئیلا لە حاڵەتی جەنگایە کە دژایەتی دەکات توش دژایەتی لە حاڵەتی سلمە ئەبێ وەکو یەک بژین مامەڵەی مسلمانێکی لەگەڵاکە فمن شاء فليؤمن ومن شاء فليكفر زۆر باش ماوەستا بۆی پەیامەکان بەباشی بکە کاکێ من ئینە لاتان بەس نەبڕێ پێم خۆشە یەک شتی تایبەت بڵێم لە خزمەت حەجتوانە ئێمە هەمیشە لە مسلمانانە شتێکی تایبەتمەندیمان هەیە کە ئومەتانی ترنیانە لە سۆسیال میدیا شتێکم بینی لە کۆریای باکوور ئەوە نیە مقابلە ئەکرێڵێ ڕەمەزانە زانی چییە؟ کۆریای باکوور؟ کۆریا باشوورە کۆریایی باشوور بێ ئەڵێ زای ڕەمەزان چیڵێ ئەرە وەڵازانم ئەڵێ چیە لێ وەڵاوی مسلمانەکان و سی ڕۆژ بە ڕۆژوە بن ئەڵێ لە چەنەها کەس قساکەن و ڕێیان وەرگرن ئەڵێ وەڵی من مسلمان نیم بەس معجیبم بە ئیرادەیان ئەوە زۆر مهمە لە چەند کەسی ترەڵێ زەحمەتە سی ڕۆژنان نەخۆی نازانم چی لا ئێمە زۆر بە ئاسانی سی ڕۆژنان ناخۆین عیبادەتەکەین زەحمەتە کێشین شتێک کە ئێمە مسلمان لە ئومەتەکانی تر جیا ئەکاتەوە ئیرادەیە زۆر مهمە پێم خۆشە حاجتوانەکە باس لەوەکی ئیرادی ئیسلام و مسلمان یعنی خوا خۆی بۆ خۆی جۆرێک لە ناو ئیسلامە لە ناو مسلمانە لە ناو ئیماندارە ئەیخولقێنێ لا ئیرادیە کەواتە حاجتوانە ئیرادە لە ئیسلامە چی؟ ئیرادە لە ئیسلامانە ئیرادە لە ئینسانی مسلمانە لە ئینسانی مسلمانە ئیرادە چییە؟ ئێمە هەر شتێک ئەکەین بە عیبادەت ێزانی هەر شتێک ئەکەین لەم دنیا بە عیبادەت ێزانی ئەم دانیشتە من بە عیبادەت ێزانم نان خواردن مباحە ئاو خواردنە مباحە نە سونەتە نە فەرزە نە خێر دەگا نە شەڕ دەگا بەڵام کاتێک کە ئاوەکە ئاخۆیتەوە بەدەستی ڕاست و بیسمیلایەکەی بۆتەوێ بە عیبادەت ئەمە من ڕەحمەتێکە بۆ ئێمە ئەو ڕۆژوەی کە ئێمە ئەیگرین بۆ ڕەب العالەمین و ناڕەحەتیە بین و برسیمانە بێ بە عیبادەت ێزانی بۆیە ئەو ئیرادەی کە ئەیچەسپێن لەسەر ژیانی خۆمان هەموو زەحمەتەکان بە عیبادەت ئەزانی کە بە عیبادەت زانیمان ئەجری لەسەر وەرەگرین مادەم ئەجرە و سەواب و باز لە جانم و باشتە ئەو ئیرادەیەمان بە قوت کردووە و خۆمان ناوەتەبەری وە پێشمان خۆشە وەکو چۆن سەحابەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم ماڵ و گیان و سەروەت و سامانی خۆیان بەخشی بە ئیسلام ئەوە ئیرادە بوو بۆ ئیقناعیان گۆڕی بوو فکریان گۆڕی بوو فکر وا لە تۆکە کە ئیرادەت بەقوت
دەست خۆش بێخوای شەڵا هەر کاتمانەوێ لە دەربارەی قورئان و وەک کتێبی و منهج و بەرنامەی ئێمە و پەیوەندی لەگەڵ هونەر و لەگەڵ ڕەفتارەکانمان بەڵام حەزەکەم بزانم مامۆستا ئەمیر چیتری بۆ ئامادەکردین لەگەڵ برادرانە ماباتەوەنەوە حاڵەتە ڕحەیە مامۆستا حاجی توانە زۆر پێ خۆشە وڵا بە ئەوان بخوا ئەوان زۆر لە قسەکانی ئەمە خۆشترن سلامەتداگەین زای بەخێک لێک کامەت. أهدي دنيا بسبات تركيب ما نكري أهدي دنيا بسبات تركيب ما نكري قد لقى الأنبي وفايا قد لقى الأنبي وفايا أهدو بيمان نكري باش عيشو بزمي دنيا باش عيشو بزمي الدنيا إيشي مردنا يلي إيشي مردنا يلي باش عيشو بزمي دنيا إيشي مردنا يلي بعلاجه قد مداي أو بلقمان ناكري من كم إهماني لقبري تنقدايا وربعتو من كم إهماني لقبري تنقدا يا ربتو يا ربتو كي روايا كي روايا خو عذابي شخصي مهما ناوكري كي روايا خو عذابي شخصي مهما ناوكري
درونم كيلا درونم كيلا درونم كيلا لا إله إلا الله الله ربي الله ربي الله ربي فمحمد النبي قرآن إمامي إسلام ديني إسلام ديني aman kurban şabim ya toy başa kırdan toy başa kırdan toy başa kırdan toy başa şayyan kul şan kırdan kul şan kırdan kul şan kırdan la ilahe illallah Allahu Rabbi Allahu Rabbi Allahu Rabbi فمحمد النبي قرآن إمامي إسلام ديني إسلام ديني كم وصفت بني لنا صفاتي لنا صفاتي لنا صفاتي بكم بأساس يا نبي بوصف السنان يا بوصف السنان بوصف السنان لا إله إلا الله الله ربي الله ربي الله ربي فمحمد النبي قرآن كتابي إسلام ديني إسلام ديني هيدا هيدا خدایا به فریاد دلم آی خدایا به فریاد دلم رس کسی بی کس تو ایمو مانده بی کس آی مانده بی کس همه گوین تاویر کس نداری همه گوین تاویر کس نداری خدا یاری منی چه حاجتی کس آی نمیدونم دلم
جامی گردد و در خونه کی نمیدونم دلی سرگشته آی نمیدونم دلی سرگشته اسیر نرگسی مستونه کیست ای دل ای دل ای خالقی روج و شوی ارکس محمدی و محمدی دوی أي خالقي أي رجو شوي اركس محمدي أو محمدي دمي الله لبر شفاعتي كبير أنورد عالم محمد أنورد عالم محمد وآل محمد صلوات اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم ئەخوا دەستان خۆش بێ دەنگتان خۆش بێ لەگەڵ حاجی توانە تۆزێک گفتوگۆ ماماوە ئەمەوێت تەواوی کەم بەس نەقلی ئەمانەتە هەر لە فاسیلەیە چەند نامەیەکم وات کە گانیاری شاگادار ئێمە بینەرێکی زۆرمانێ حاجی توانە لە دەرەوەی وڵات تایبەت لە وڵاتانی ئەوروپی بزانم چیمان بۆ پێ ئەڵێن وە بۆەکەم بۆ ئەو غەریبانە لە دوورەوە ڕەنگە تامەزرۆی سفرەوخوانی پارشێوان و بەربانگ من بەڵام ێسەر ڕەنگە هەرێکێکی لە وڵاتێک تاکە و تاک و تەنها دوو لە دەنگی سەڵاتی منارە بن با لە ڕێ ئێوە بە دەنگە خۆشەکەیەوە شتێک بۆ ئەو غەریبانە ئەوێ بڵێن ئینشاڵڵا بیری لێ بکەنەوە با من لەگەڵ حاجی توانایەک بابەتما بوو باسیکەم حاجی جا هەر لەو ڕۆنگەیەوە پێغەمبەری ئیسلام درودی خوای لەسەر بێ ڕۆژەی مەکە بەجێڵێ بە دڵشکاوی بە تەنهایی بەو پەڕی حوزنەوە بۆ مەکە ئاوڕێگەیا تۆڵێ وەڵڵاهی ئەگەر زۆریان لێ نەکردمە قەت تۆ مەجێ نەهێشت ئەو حوبەی بۆ مەکە هەبوو کە لەگەڵ ئەبوبەکر سیدیق بەرەو مەدینە کۆچەکەن لە ڕوانگەی دیسانەوە هونەر و قورئانی پیرۆزەوە مەنهەجەکەمان قورئانە مەصدەری سەرەکیمانە مەرجەعمانە باسی هونەر بوو بەدڵیان خۆشویستنیش نیشتیمانیش و غەریبیش ومانش بەشێکە لە هونەر قورئان چنێک هونەریە یان چنێک هونەر لە قورئانە هەیە کە بڕیار بێمە منهەجمان بێ و پێشمان وا بێ هونەر لە ئاینەکەمان هەیەوە بێ مەجلیسی هونەریشمان هەبێ دەستی خۆش بێ بەس پێشەوەی وەڵامی پرسیارەکە جەنابەمەوە زۆر دەستخۆشی لەم گروپە جواناکەم وەڵا دەستیان خۆش ینی باوەڕکە لە سەرتاوتم حەزەکەم ئاوا دانیش بەخوا حیز نەڵێ تەمەنایە واکەم باسی غەریبەکانت کرد خۆی تەعالا دیرەکانمان ئازاد کات ئامین جەنابی مامۆستاکرێکار و مامۆستا ماکوان و ئەوانەی تر کە شیاوی ئەوە ئینشاڵڵا ئازاد بن خۆی گەورە غەریبەکانمان دڵخۆش کات وڵام ماوەستا هەر بۆی پەیامەکەش باشکرا بڕوات هەبێ چەند هاوڕێگە ناسم زۆر التیزاماتی دینیانە لە دەروێ وڵات ئەڵێ هەموو جەژنێک پڕبەدڵ بیری سەڵاتی منارەکان ئەوەش هونەرە دروستکردنی تۆ هونەرە کاریگەری بەس سەڵاتی منارەکانیان لەسەرە حتا ڕەنگە تااقەتی لیزاماتی دینیشانەوێ ئەو نەدەنگ و هونەر کاریگەری لەسەر دڵدۆرنی مرۆڤ دروستەکە ئەم ئیسلامە ئەزانی وەکو چی وایە با کەسەکە ئیلتیزامی نەبێ کورە با باوەڕشی نەبێ کاتێک کە خوای تەعالا ئەمرەکە بە هەور باران ببارێنە پێڵێ ئەگەمە کامە سەربانی مزگەوت بوو چۆ زیاتر بارێن و مەیخانەکەمە بارێنە شاعرەکانمان زۆر جوان باسیەمانیان کرد کە ئەڵێ ببارە بەسەر هەموو سەربانێکە بێ جیاوازی ببارێنە ڕەحمەتی خوا ئیشەڵڵا شمولی هەمومانەکات خوای تەعالا چۆن خوای چاکەکارانیشە ئیشەڵڵا خوای تاوانبارانیشە خوا بۆ خاتی اسمی عەزەمی خۆی بۆ خاتی ناوە جوانەکانی خۆی بۆ خاتی گەورەی خۆی خوا تاوانبارانیش ڕاست کاتەوە بیانێتە سەر ڕێگەی ڕاست قورئان پارچەیەکە لە هونەر قورئان تەسویرێکی جوان یان دیمەنێکی جوان مامشانەیە لە ڕێی فەرمایشتە جوانەکانی خوای تەعالا
یان ئەگەر کەسێک لە قورئانە سەرگوزشتەیەکی بێ بە زمانێکی ناخۆشی باسی کرد بێ خوای تەعالا جوانتر بۆ پێغەمبەر صلی الله علیه و سلم باس کردو سێری ناوی سوورەتەکان زغروف عنکەبوت البەقەرە ئەمانە هەمووی دیمەنن خوا باسی ئەومان بۆکە ترێ چۆن بەدارێکەوە چۆن لێ ئەەکەیتەوە جەناتین ئەلفافە بێنە مێشتی خۆت چۆن خوای گەورە باسی دروستبوونی شاخەکانمان بۆکە دروستبوونی ڕووبارەکان چۆن باران ئەبارێنێت چۆن سەوزاییەتە دەرەوە هەمووی دیمەنە هەمووی مەناظرە مەنزەرە و دیمەنیش بەشەکە لە چی بەشەکە لە هونەر باسی هێواشی سەوت باسی ئەنواع ئاژەڵمان بۆکە لە قورئانە باسی هودهودەکەی سولەیمانمان بۆکە باسی ئەو ئاژەڵانە ئەکاکەێنە دەوروبەری داود و داود قورئانە خوێنەیە بڵێن وەکو شێوەی قورئان نابڵێن ئەو عیبادەی کە کردوێتی ئەی خوێنێ و ئەوان گوێ لێگرن و معجەبن پێی باسی ئەو مەنزەرە جوانەمان بۆکە کە تەختی بەڵقیسە کە باز لە شوشەیەکە ژێرەکەی ئاوی پیاڕۆ ئەو چەمکی کراسەکەی بەرزەکاتەوە وازان ئەمە هەمووی هونەرە لە قورئانە باسی دروستکردنی ئەو جنۆکانە ئەکادیان ئەو عالمانە ئەکا لە زمانی سولەیمانە کە خەریکی دروستکردنی هەیکەل بوون خۆ پەیکەرتاشی بەشێکە لە هونەر باسێکە قورئان هونەرێکی جوانترمانەیە ئێمە ئەگەر بینە باسی خراپ و چاکەش لە قورئانە ئەو هەموو خراپەیە و ئەو هەموو حەز و تاسە و شتێکە زولەیخا هێرێتی بەرامبەر بە حەزەتی یوسف درودی خوای لەسەر بێ هیچ کاتێ خوا بە خراپە و بە لەشفرۆش و بە کەسێکی زیناکەر باسی ناکە بۆیە ئەگەر بمانەوێ باسی خراپەی حەزەتی عەفوە خات و زولەیخا بکەین ئەڵێ وەرە لە دڵی زولەیخا یوسف ببینە باسی خراپەی زولەیخا مەکە زۆر ڕاستە قورئان هیچ کاتێ باسی ئەو هەموو خراپە و ئەو هەموو حەز و تاسی ئەوی نەکردوە بە خراپە زۆر ڕاستە ئەوجا بۆ تەکمیلەی تەواوی بابەتەکەمان ببینە کاتێک پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم مەزاجی تێگەچێ بێ تاقەت ئەبێ ڕانەوە کاتمانەوێ مامۆستا ئەگوی هەوی ماوتە شەڵا باش ئەمە دوایینەکەمانە کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم مەیوسە بێ لە مردنی لە وەفاتی مامی لە وەفاتی خێزانی خوای گەورە بەرەو کوێ بە بەرەو میعراجێ بە میعراج بینینی پارچەیەکە لە هونەر مەلایکەکانە بینێ بە هەموو باڵەکانیەوە ئاسمانەکانە بینێ باشتی پێ پیشانە درێ ئەو دەنگە خۆشانی پیشانە درێ کە پێغەمبەران کردوانە نوێژی پیشانە درێ ینی تەسویرێکی زۆر جوانی هونەری لە قورئان هەیە زۆر جوانە مامۆستا بە کورتی یەک پرسیاریکەم هەبوو لە ئیماندارە ئەو هونەری کە باس کرد لە بیدایەتە کە کەسی موسڵمان کەسی ئیماندار پێویستە ئەو هونەرانی کە هەیەی جێبەجێ بکە ئەگەر بە جوانی جێبەجێ کاریگەری بێ لەسەر دەوروبەرەکەی ئەوانیش بە جوانی ئەو هونەرە وەربگرن بەڵێ ئیشەڵا بەندەی خوا ئەگەر خوایار بێت کتێبێکم بەدەستەوەی لە 150 بۆ 60 تەواو بووە بەناوی فەن الئیدارەة المەساجد هونەری بەڕێوەبردنی مزگەوتەکان ئەگەر مزگەوت هونەری تیا بێت لە تەسمیم و لە دیزاین و لە هەندەسە و لە شێوازی دانانی فەرشەکان و لە زغروفی دەرەوەی و لە منارەی و لە گومەس ئایا کاریگەری ناوێت بۆی تۆ باشتر بچیت ئینسانی مسلمانی وایە ڕەفتارەکانی و هونەر بێ جلوری باسی هاکە خوای تەعالا لە قورئانە پێمان ئەڵێت کەچی بۆ مزگەوت جلەکانت بگۆڕەوە جوان بەوە پاکوتەمیز ئەوە هەمووی هونەرە هەتا تۆ هونەر لە ئەخلاقیات تا جێبەجێکەی خەڵک زیاترێت بۆ مدینە زۆر باشە زۆر سپاسانەکەین بە بەرهەمێک کۆتایی بە بەرنامەکەمانێنی ئینشاءڵڵا دوو بەرەممان ماوە کاک هێمنیان پێم خۆشە خیتاب و میسک و بەڕاستی کاک ئەمیر کاتمان درێژ یەکەینەوە دەخولێک ئیزافە پێم خۆشە کاک ئەمیر لەبەرەوەی بەڕاستی بەتوانایە قارعێک و قورئان خوێنێکی زۆر بەتواناشە گوێمان لە قورئانە قەشی بێت ئەو لە ئاخری بەرنامەکەمان داوەێگرن بۆ کۆتایی بەرنامە جا هەر لەو سۆنگەیەوە پێم خۆشە نازام چیتان لەسەر بۆ تامان لە پاڵ بۆ بینەرەکانی ئێرەشمان بێدەبینە بێ لە حزوری مامۆسا لە مەقالەی خوێنمەی شەڵاب هەڵە نەچوو بم باسی شەوقی جەماڵی پەیامبەرەکەن بۆ حەزرەتی مەولەوی ئیتر ئەوەندە ئاوای و قەدی ئاوا و باڵێەوە ڕفتاریوە ئاگر لە دەرونی مەولەوی بەرە بێ مامۆستایان ناڵێ دێر چەندێڕێکی هەیە بە کورتی ئەڵێ بیریەکە ئەڵێ ئازیزم ئایر دووری باڵای تۆ ئەڵێ ئازیزەکەم ئەو ئاگری دووریەکەی لە تۆ سۆچنانش جەستم شەماڵ بەرپەی کۆڵە جەستەی منی سووتاندۆ وەکو هینە با لەگەڵ خۆیان بردی بۆ کێوانە یاخوا کڵەی چەم گەردی پاڵات بوو یاخوا کڵی چاوەکانم گەردی ژێپێکانە بێ سرم سەرگەردی هەردی باڵات بوو
ینی ئەوەندە بە تاسەوە غەریبی پێغەمبەر خوا صلی الله علیه و سلم هەر ئەمەش پێشکەش بۆ بینەرانەمان کە لە دەرەوەی سنوورەکانی هەرێمی کوردستان و لە وڵاتی غەریبی دواتری ژەبینن بچینە لای بەرهەمێک کاک دانیان کەواتە دوایەوەش قورآنمان هەیە مامۆستا پەیامی تیما چکە کاعادل دەخولێکی بۆ داوین وەڵامی پێم خۆش بوو دەخولەکە هەم قورآنێ بخوێنێ بۆ بەڕێزانی کەوتە لە دەرەوەی کوردستانن دابنیشن بە دیار دەنگە مەلەکە بذكر الله تطمئن القلوب بەڕاستی هەر بەوەی بۆ قورآنە ئینشاءالله کە دڵیان ئارام بگرێت لە هەر شوێنێک ئینشاءالله دەی مادام یەک پەیامی کۆتایی مامۆستاتوانە حاجتوانە بۆ یە کە چوونە لە یاوانیتی ئەمە لێرە گوێگیرە بین ئەو دەدەخەیە من پێم خۆشە بەس ئەوان بن بەڵام لەبەر حرمەتی جەنابتان لێبوردەیەکی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم انشاءالله یاد و باسی پێغەمبەری خوا پیاوچاکان بێتە شەفاعەت بۆمان انشاءالله یەکێک لە قڕیشیەکان لە زمانی پێغەمبەر صلی الله علیه و سلم بە دوای فتحی مەکە هەزار سوکایەتی بە پێغەمبەر کرد بە شعر بە خێزانی پێغەمبەر بە کچی پێغەمبەر بە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەو نەسوکاتیەکانی پیس بوو کێزەوەندترین ئیشی کرد ئەمر دەرکرا لە هەر شوێنێک بینیان بیکوژن تەواو فتوای کوشتنی بۆ درا ئەوش ڕای کرد براکانی مسلمان بوون لە خزمەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم فیراری کرد ڕای کردوانە و براکانی چوون بۆ لایەن وتیان ئێمە ئەمری کوشتنی تۆمان پێبەستۆ برامانیت کورە کاکە بگەڕێرەوە کورە بابەت چی بگەڕێمەوە بێئەدەبیەکم بەرامبەر محەممەد کردووە صلی الله علیه و سلم لێخۆشبوونم نییە لە هەر شوێنێک شامل بینرێم ئەبێ بکوژرێن کاکە تۆ پێغەمبەر ناناسی بگەڕێرەوە لێبوردەی پێغەمبەر زۆر گەورەیە مەلە لەبێت ئەوان بەجێڵەوە مژەڕوان لە یەکێ لە نوێژەکانە ئەم کەسە ئەگەڕێتەوە بۆ لای پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پێغەمبەر لە نوێژایە ئەویش ئاوا وەسیە لە حضوری پێغەمبەر صلی الله علیه و سلم تا نوێژەکەی تەواو بێ من شعرەکەم بە عەرەبی لەبەر نییە بەس مەفهومەکەیت پێڵم ئیتر سەحابەکان زۆر بێتاقەتن بەوە ئیتر هاتوۆتە ئەویا و زۆر بێئەدەبەشی بەرامبەر پێغەمبەر خستەوە صلی الله علیه و سلم ئەویش بە شعرەکە مەفهومەکەی ئاوایە ئەڵێ حەج مناڵێ بەسکی دایکیا بێرە بێ مەرنێ قەرزارە ئەوە من هاتوومەتە لای تۆ لێم خۆشە بی مەرحەمەتی خۆتە لێشم خۆش نابی ئامادەی مردنم پێغەمبەر صلی الله علیه و سلم چی بکا باشە ئەو هەموو سوکاتیە بەرامبەری کرا بە ژنی بە خێزانی بڵێن بە مناڵەکانی بە کچی ئاباکەی خۆی داکەن پێشکەشیەکەت شەرەفی خۆی پێغەمبەر صلی الله علیه و سلم پێشکەشەکە ئاوا بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە کۆتاییە سوپاسیەوە ئاکەم ئێمەجی ئینشاءالله ببینێکی لەو گەوهرانەی لە مانگی ڕەمەزانە هەبوو لەم بەرنامەیە دەستخۆشی ئێوە ئاکەم یەخوا سەرکەوتوو بن سوپاسەکەم پەیامێکمان گەیاندە بێ دەستخۆشی لەو پیاوە بەڕێزانە ئاکەم بەڕاستی شەوێکی زۆر تایبەت بوو بۆ من ئینشاءالله هەموو شەوەکانی ترمان تایبەت سپاسەکان حاجی توانە عەبدولکەریم پێنجێنی نووسەر و ڕاگیر لەم تەوەرەی لەگەڵمان بووی و عزیزانمان کاگەمیری مەلەکی و کاگە من پێنجێنی و سپاس بۆ مامۆسایانی ئەوبەر یەخوا دەستان خۆش بێ خۆسا داستانی مامۆسا ئازان و خۆشەویستان بە چەندایەتی لە قورآنی پیرۆز وە دواتر سرودێک لەو ئازیزانە کۆتایی بە بەرنامەکەمان دێنین تا بەرنامەیەکی دیکە بەخواتان دەسپێرین خواتان لەگەڵ أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم ألا إن أولياء الله لا خوف عليهم ولا هم يحزنون الذين آمنوا وكانوا يتقون لهم البشرى في الحياة الدنيا وفي الآخرة لا تبديل لكلمات الله
ذلك هو الفوز العظيم. ألا إن أولياء الله لا خوف عليهم ولا هم يحزنون. الذين آمنوا وكانوا يتقون لهم البشرى في الحياة الدنيا وفي الآخرة. لا تبديل لكلمات الله ذلك هو الفوز العظيم. ولا يحزنك قولهم إن العزة لله جميعا هو السميع العليم. ألا إن لله من في السماوات ومن في الأرض. وما يتبع الذين يدعون من دون الله شركاء إن يتبعون إلا الظن وإن هم إلا يخرصون. والذي جعل لكم الليل لتسكنوا فيه والنهار مبصرا إن في ذلك لآيات لقوم يسمعون. صدق الله العظيم. آره والله أطمئن خوش بیا خواست باستکیم دستان خوش بیا خوا مادام درەنگی کرد خەینا بەرهەمەکە چەند خواحافیزیمان لە بینێران کرد و مامۆسامانوو بوو ئیشەڵا ڕۆژی جەژن ئێتەوە بۆ لامان بڵێنی یاوە لە ڕۆژی جەژنە حەقی ئەم شەوەکەینەوە مامۆستا ئەمیر ئیشەڵا باشە ئینشاءالله کەواتە کاگیانە دیسان جارێکی تر خواحافیزی کردەوە ئازان و خۆشەویستان بەخواتان دەسپێرین خواتان لەگەڵ هیوادارین کە بەرنامەیەکی تایبەت بوو بێت بوو بێتە مایەی ئارامی بۆ دڵ و دەرونی هەموو لایەکتان ئازان و خۆشەویستانمان.